سڵاو هاوڕێیان باینتان باش ئەمڕۆ وەکو گروپی شاخەوانی پیرەمەگرون میوانی بەرنامەی گەشتوانین. ئەمڕۆ دەمانەوێت هەندێک باس لە ژینگە و لە سروشت بکەین. بەو بۆنەوە سەردانی گوندی قەرستانمان کردو و دەمانەوێت بچینە ڕەبەنە کە شوێنێکی ئەسەریە و مێژوویە. هیوادارم بەوانەی کە تازن و یاخود یەکەم گەشتیانە یاخود ئێمە وەکو شاخەوان کە هەموو دەمێ ژینگە پارێز بووین، واتە شاخەوان دەبێت سەرەتا ژینگە پارێز بێن جا دەبێتە شاخەوان. ناکرێ ئێمە شاخەوان بین و ژینگە پارێز نەبین. هیوادارم هەر کەسێکمان یا هەر کاتێک کە گەشتێ دەکەین بۆ ناو سروشت بتوانین ئەو ژینگەیە وەکو خۆی بپارێزین. گەشتوانی ئەمڕۆمان لەگەڵ گروپی شاخەوانی پیرەمەگرون و لە بناری چای پیرەمەگرونەوە لە گوندی قەرەچەتانەوە بەڕێکەوتوین دەڕۆین بۆ شوێنەواری ڕەبەنە. لەوێ باس و خواسێکی گرنگی ژینگەی دەکەین. بزانن ئەو باسی ئەمڕۆمان چییە؟ فەرمونون لەگەڵمان ئێوەش وەرن. شوێنەواری ڕەبەنە لە داوێنی چیای پیرەمەگرونە، ناوچەیەکی شوێنەواری زۆر گرنگە و شوێنی نیشتەجێبوونی بەردەوامی خەڵکی ناوچەکە بووە. گرنگترین شوێنەواری ڕەبەنە ئەو نەخشە هەڵکۆڵراوەیە کە بە شوێنەواری ڕەبەنە ناسراوە. ئەم ناوچەیە ساڵی 1936 وەک ناوچەیەکی شوێنەواری ناسێنراوە کە لە دەواازەکەی شورایەکی بەردین هەیە. ئەم شوێنەوارە بە پێی زۆرێک لە سەرچاوەکان بۆ هەزارەی یەکەمی پێشزاین دەگەڕێتەوە. یەکێکی تر لە شوێنەوارەکانی ئەم ناوچەیە چەند ڕاڕە و پلیکانە و حەسار و شورایە و لە سەروی هەمووشیانەوە تاقێکی بچووکە کە بتی خاوەندێکی سەرلێکراوی تێدایە. شارە خانجەنا بەدووە کۆی کەسێکی زۆر بە ئەزمموی لە بواری شاخەوانی و بوون لە سروشتە هەفتانەیە تقریبان. جوانی مرۆڤ لەگەڵ سروشتا و ئاوێتە بوونی لەگەڵ سروشتا چۆن چۆنی ئەیبینیتەوە؟ بەڵێ وای ئەبینم کە خۆی لە ڕاستیە مرۆڤ پێکاتەی سروشتە، واتە ئێمەی مرۆڤ لە سروشت پێکاتوین. بۆیە کاتێکە یەینەوە ناو سروش هەرچەنە لە دنیای دەرەوە لە دنیای پێشکەوتنە چەندیش کار بکەین چەندیش مەشغوڵ بین، بەڵام دواتر مرۆڤ هەست بە تەنیاییەکە. کاتێکەیەتەوە سروشت و ئاوێتەی ناو سروشتە بێتەوە ڕۆحی زۆر ئاسوودەیە. گەر بە تەنیابی گەر لەگەڵ گروپابی هەر چۆنە گەیتەوە ناو سروشت چێژێک وەرە ئەگری کە لە ڕۆحەوە لە ناخەوە هەست بە ئاسوودەیەکەی. باشە بۆچی ئێمە پارێکی زۆر سەرفەکەین، باڵەخانەی گەورە و جوان دروست ئەەکەین بە جوانترین شێوە هەندەسەی معماری و باڵەخانە و جادەوبان و بینا دروست ئەەکەین و بەحساب زۆر دڵمان پێی خۆش ئەبێ و بەحسابی خۆمان دڵمان پێی خۆشە. بەس کە هینە ناو سروشت سیرەکەین لێرە دڵمان زیاتر خۆشترە. بۆچی؟ ئێمە لەبێ ئاگایی خۆمان هەمیشە هەوڵەیەین بۆ زیاتر و زیاتر و هیچ کاتێکیش چاوی تێر نابێ و هەمیشە شتۆ هەروێڵی بە شوێن ئەو شتانەی کە بە بەردەوامی کاری لەسەرەکەی. بەڵام کاتێکە ئاوێتەی سروشتە بیتەوە کە تێکەڵ ئەبیتەوە لەگەڵ سروشت و لەگەڵ دار و درەخت و ئەو چیایانە و لەگەڵ قوڕ و ئاو و خۆڵ ئەبینی تۆ تێکەڵی پێکهاتەی خۆت بووی. بۆیە وردە وردە بە ئاگاییتەوە کە بە ئاگاییتەوە هەستەکەی هەموو ئەوەی کە تۆ بە شوێنی ئاوێڵی تەنها سەرابێکە و هیچی تر ئەوەی کە تۆ ئەتەوێت و کە ئاسوودەیەت یا ئەدۆزیتەوە لە ڕۆحتا لە ناو سروشت. کەواتە بۆیە ئەو هەستی کە هەمانە لە ناو شار و لە ناو بیناکانە هەمیشە دڵمان تەنگە، هەمیشە سترێسێکی زۆرمان هەیە، هەمیشە قەلقین، بەڵام
کەینە سروشت اینجا ئەو هەستەمان بۆ دروستە بێت ئێمە خۆمان چۆن ژیانی خۆمان تێکگاوە شارستانێکمان بۆ خۆمان دروست کردووە کە خۆمان تیا دڵتەنگ کردووە خۆمان تیا گۆشەگیر کردووە بەڵام هەرکەیتە سروشت ئەو بەردە ئەو خۆڵە ئەو هەوا پاکە و ئەو ژینگە جوانە چەند خۆشیەکمان پێ ئەبەخشێ بۆمان لە خۆمان کردووە ئەگەر کاتێکە تێکەڵی سروشتە بیتەوە ینی بە بەردەوامی کەیتەوە سروشت چونکە مرۆڤ لە سەرەتاوە بە یەگەشت و دووگەشت ناتوانێت تەواو بە ئاگابێتەوە ماوەیەکی زۆر کە ئیتر تەواو تێکەڵاو ئەبی کە ئاوێتەی سروشتە بیتەوە و ئیتر ڕۆحێکی ئاسوودەتە بێ ئەو کات لەناو شارستانیەتە تۆ لەو کاتەیە گۆشەگیرە بی ینی ئەگەر بە ماوەیەک نەیتەوە ناو سروشت هەر دەرونیەن هیلاکی ماندووی ئەو کاتێ ئەگەی کە هەموو ئەوانی بە شوێن یاوێڵی بڕوان پێ بکە کاک پشکۆ ئەوەی کە تۆ بە شوێن یاوێڵی لە دەرەوە ئەو باڵەخانەیە ئەو سیارە مۆدێل بەرزانە و جلوبەرگ و نازانم هەموو ئەو شتانەی کە ئێمەی مرۆڤ هەر هەمومان بە شوێن یاوێڵین و بە بەردەوامیش بەردەوام مەحاڵەکانەکەین بۆ ئەوەی بگەین بە باشتر و باشتر و باشتر و هیچیش پێی ناگەین دواتر کە تۆ ئەگەی بەو باشترینە هێشتا هەر هەوڵ بۆ باشترینەی بەڵام ئەوە هەمووی لە بێ ئاگاییە مرۆڤی ئەمڕۆژ بە تایبەتتر مرۆڤ گەلێکن کە زۆر بێ ئاگان لە بوونی خۆیان جەستەی خۆیان مشکی خۆیان ڕۆحی خۆیان زۆرمان دووەکەن بەو شتانەی کە هیچی سوودمەند نییە بۆ بوون و مانەوەی مرۆڤایەتی دەبارێ هەی دەبارێ دەبارێکڕی وەیداکایە لەسەر سنگی کەژاڵێ خاڵە و بانگی خاڵداکایە لەسەر سنگی کەژاڵێ خاڵە و بانگی خاڵداکایە ئەتۆ ڕەحمت نەماوەیە دەسووتێ وەک قاوەیە ئەتۆ ڕەحمت نەماوەیە دەسووتێ وەک قاوەیە لە دێر زەمانەوە لە کۆندا خەڵک بۆ پەرستن و بۆ نزا و پاڕانەوە لەخوا دوور کەوتۆتەوە لە شارستانیەت دوور کەوتۆتەوە لە غەڵبەغەڵب دوور کەوتۆتەوە لە خەڵکی دایمەن لە سروشتا و لە ناو شاخ و سروشت و ئەم شوێنانە لە ژینگێکی پاگە نزاکانی هەستی کردووە زووتر ئەگا باشتر ئەگا هەستی کردو ڕوحی زیاتر پاک ئەبێتەوە ئەم شتە ئێستا نەماوە کەنیسا مزگەوت هەموو پەرستگایەک لە ناو غەڵبەغەڵبی شار و فەوزای شار و لە ناو قەرباڵغی شاردایە کاک شەهرام هەست ناکەی خەڵکی جاران زیاتر درچیان بەوە کردووە مرۆڤ دەرونی لە ناو سروشتا پاکترە بێتەوە لەگەڵ خواوەندەکانی خۆیان ئەتوانێت جوانتر کۆنتاک دروست کات زووتر نزاکانی بگات دەرونی پاکتر ئەبێتەوە بۆ ئێستا خەڵک دوورە لەمەوە شاخەوانی ئێستا وەسیلەیەکە بۆ گەڕانەوەی ئەمە بۆچی لەبەرەوەی مرۆڤ بە بڕۆی من ئێمە کە ئەم هاوڕێیانە شاخەوانیمان هەڵبژارد بۆ ئەوەیە کە جارێکی تر بینەوە ناو سروشت ئەو تەقەموسە دروست ببێت لە بینی ئێمە و سروشتە چونکە ئێمە لە ئەساسا کائینێکی سروشتین ئەم کائینە سروشتیە وای کردووە کە ئێمە بینەوە خۆمان ئاش بکەینەوە لەگەڵ سروشتە ئەو فەوزا و قەرەباڵغی ناوشار کارێکی کردووە کە پەیوەندیە ڕۆحیەکان کەمتر بێتەوە هەمووی لەسەر ئەساسی بەرژەوەندی پەیوەندیەکان دروزە بێ بەڵام ئێمە هاتوین جارێکی تر دەست لە ملانی نێو سروشتمان کردوێتەوە لە ناو ژینگەیەکی پاکە لە ناو ئاوهەوایەکی پاکشتدا بتوانین ئەو پەیوەندیە ڕۆحیە دروست بکەین لە بینی خۆم و هاوڕێکەمانە و لەگەڵ ئێمە و سروشتە ئەم پەیوەندیە پەیوەندیەکی تەندروسترە و سەبەبی ئەو ڕق و کینەیە کە دروست بووە لە نێو خەڵکە دوورکەوتنەوەی مرۆڤە لە ناو سروشت ڕاستە ئێمە لەگەڵ تەنێکی ڕقا بەرخورد ئەەکەین تەحامل ئەەکەین کە شاخێکە بەڵام باوەڕم پێ بکە لە ئاو نەرمترە بۆ ئێمە چونکە لە ڕووی ڕۆحیەوە ئێمە ئەمانەوێت تێکەڵاو بینەوە لەگەڵ ئەم سروشتەیە بۆیە ئەم شوێنە
ڕەبەنیانە ڕەبەنە یا شوێنێکی پەرستش بووە کە کاتی خۆی هەم سەردەمی زەردەشتیەکان بووە شوێنێکی پەرستش لەم شوێنەیە بە بڕای من ئەو پەیوەندیە ڕۆحیە دروست ئەکاتەوە. گلخان جەنابەت ئەگەر بیرێ بێت جاران کاتی خۆی خانووکان کە دروست ئەکران هەمووی باخی گەورەی هەبوو. ئەم باخە گەورە ینی مرۆڤ لە سروشتێکی پاک و ژینگێکی پاکە ئەژیا لە ناو شارە. دانیشتەکان هەمووی لە ناو باخ و عسران لە ناو باخ و چیمەنەکە بوو شەوان لە ناو حەدیق و باخکا بوو خەڵک ناچۆ ژرەوە. ئێستا لەوتی بینا بۆ بەستونی و باخ نەماوە و شێوازی خانوەکان وای لێ هاتووە تەنگ و تەسک بووە پەیوەندی خێزانەکان و دراوسەکانیش نەماوە تا ڕادەیەک هەست ناکە ئەو ڕۆحێتە عیلاقی بۆ ژینگە پاکی جارانەوە هەبوو. ئێستا پەیوەندی نیوان بڵێن خێزانەکان و ئایلەکان و هاوڕێکان زۆر زۆر کەم بۆتەوە. هەتا دێتەوە بڵین خانوەکان وەکو جەنابەت فەرمووی وەکو جەنابەت فەرمووی خانوەکان هەتا دێتەوە بەرزە بێتەوە و باخ نامێنەوە ئەو شتانە نامێنێت جاران وانە بوو جاران هەموو خەڵکەکان لە ماڵێکا کۆ ئەبوونەوە و پەیوەندیەکی ڕوحی و خێزانی زۆر زۆر تونتر بوو لە ئێستاە ئەوە پەیوەندی نییە بە ژینگێکی پاکەوە کە هەمان بوو ئەو ئەمە کە پێڵی ڤیو یان ئەو بینینە جوانە کە هەموو ماڵێک درەخت و گوڵ و چیمەنێکی جوانی هەبوو حەز دەکرد چی بۆ ماڵی فلانە کەس لە باخەکە دانیشی ئەو حەزێک کرد بێت لە ماڵەکە تا هاتە باخەکە دانیشت فەرموود لێکرد بۆ ژوورەوەی نەوەڵا ئێرە دڵگیر و خۆش حەز ناکەی و پەیوەندیانە ڕەتی بەو بۆ ژینگە پاک جوانەوە لە باتی گوڵ و شتەوە ئێستا هەر تەلەڤیزۆنێکە و دیوارێکە و قەنەفەیەکە بەڕای من ئەوانە بگەڕێنەوە ناو سروشت باشترە. کاروان چەندێک تۆ لە ناو شارە کە مەوعیدێک لەگەڵ هاوڕێک تادانی بۆ کارێک بۆ چا خواردنەوەیەک بۆ بینینێک کە دەمێک یەکتریتان نەدیوە کە ئەچتە ناو بازارکە لە ناو قەرەباڵغیەکە ئەو پەیوەندی و گفتوگویانی کە هەتانە لەگەڵیەکە چەندێک قوڵترە وەک لەوەی کە ئێستا لەگەڵ هاوڕێک تاییتە سروشتەوە لە ناو سروشتە ژنگێکی پاکت زیاتر بۆ ئەڕەخسێنێت وەک لەوەی لە ناو شار و فەوزا و دەنگە دەنگارێت. چونە زۆرەمان زۆر هەمن لە ناو قەرەباڵغیەکی زۆر ناو جادە ناو ینی هیچ شتێکی تابەدی هەستاگی کە قسەشەکەن لەگەڵێکا سترێسێکی زۆرتانێت سەیری ئەملاکەن و ئەمە سار ئەمە هۆڕن هەجاران بەسیترین شت بۆ ئێوارەخوانێک خشتە دەرەوە لە شوێنێک ئاوەستای ئەمەمە چەقچەق بووە ئەمە کوێ مەسەن ژنگەیەکی پاک داودەختێکی جوان ئێستا هیچ شوێنێک نەماوە لەگەڵم هاوڕیانەمانەکەینە ئێنام سروشتە جوانە بەڕاستی بیری ئەەکەینەوە خۆخەمە لە هەفتەیەگا زۆر زووتر جمعە بێت و ببینە و تۆزە جێوی هەوای پاک و جێوێکی خۆش وەرگرینەوە. کاک مەریوان کاتێک کە تۆی بۆ شاخەوانیتە سروشت لە مانگێکە چەند جاریتە سروشت 4 یا 3 هەڵبەت ئێمە بەپێی مەجالەکان کە هەمانە حەزەکەین زۆرتر بینە ناو سروشتەوە. جیاوازیەکەن لە بینی وەرزەکانە هاوین بەهار پاییز کەێنە ناو سروشتەوە نەخێر بۆ حکومەی شاخەوان حەزێکی زۆری هەیە بۆ شاخ هەڵبەت بەپێی و ئارەزووی کە هەیەی بۆ هاتنە دەرەوەی بۆ شاخ جلوبەرگەکانی هەیە پێداویستەکانی هەیە گوێ ناداتە کەش و هەوا زۆرتر بەڵام ئەگەر زۆر نەڕەخسێت هەڵبەت ئەڕوات ئەگەر نەڕەخسێ کەشەکە گەڕێتەوە کێنە ناو سروشتەوە کەیتە ناو سروشتەوە ڕۆژێکی زۆر لە ناو سروشتای هەندێک جاریش کەمپین ئەەکەن لە شاخ و لە سروشتا و بۆ بەیانی دۆمیشە لە ناو سروشتان کە ئەگەڕێنەوە ناو شار قەرەباڵغی شار دەوام ناو ماڵ ناو بینا هەستەکەی چەندێک کاریگەری ئەم ژینگە پاکە لەگەڵ خۆتا ئەبێتەوە چەندێک بڕ ئەکا لە هەفتەکە هەڵبەت زۆرە بەوەی کە ئێمە زۆرتر دین لە چاو خەڵکایەکە کەمتر یەتە ناو ئەم سروشتە جوانەوە هەڵبەت ئێمە چەند ڕۆژێک لە ناو کەش و هەوایشی فۆزاوی لە ناو شارە کە دینە ئەم سروشتەوە ئاژبوونەوەی ڕۆحمانە بە ئەم سروشتە هەڵبەت ئەم ئیسانەوەکو ئەبدێتێک ئەبدێتە بێتەوە کە ئەڕواتەوە ئەو تەسیرەی هەیە کە چەند ڕۆژە لە ناو سروشتا بۆیان شەوێکە یا دوانایە ڕۆژێکە هەڵبەت تەسیری زۆرە بۆ ئێمە دەست خۆش بە حەزەکەم بچینە لای کاخالیدێک پرسیار لە کاخالی دەکەم کاخالیجان بە حکمی ئەوەی کە جەنابەت سەرۆکی گروپی شاخەوانی پیرەمەگرونیت کەسێکی ئاسایی کە بۆ یەکەم جاریە لەگەڵتانە بۆ شاخەوانی یەکەم جار ئەیبەنە شوێنی سەخت یا شوێنی نەرمتر نزمتر یا ئایا کەسێک
بە چەند ئەتوانێت بێ بە شاخەوانێکی باش یا یاساکانی شاخەوانی بۆ کەسێک کە دەست پێەکە چین ئامۆژگاریشتان چییە؟ ئەوەی کە جەنابەت فەرمووت کەسێک کە سەرەتایەتی ئێمە بێت لە لیاقە و توانای و کەسە ڕابدێنین چونکە وەکو کاک شارامیش باسی کرد بەڕاستی شاخ ڕقە بەزەیی هیچ نییە ینی هەتا تۆ ئەگەیتە شوێنی ئەو شوێنی کە ئەتەوێ هیچ وەفایەکی نییە تا تەنهاشت کە تۆ بتەوێ لە خۆی بگرێ بێ باوەشی پیاکەی جا بۆ هەندێک کەس کە تا لیاقە پەیدا دەکات یاخود ئەزمونێک پەیدا دەکات ئێمە گەشتەکان ئاسان دەکەین ناکرێ ئەو گەشتە سەختانی کە خۆت باست کرد بتوانین هەموو کەسێک بەرین یا پێداویستی تەواوی نەوێ لە هەموو گەشتێکدا بەشداری پێ بکەین بەپێی ئاستی کەسەکان و سەرەتاییەکان دەتوانین گەشتەکان ڕێک بخەین ئێمە بانیز و کەرەستێکم پێبینیت قایش و جانتا و بۆریکی تیا بوو پیشانەدام ئەمە هەموو گەشتێک لەگەڵ خۆتا ئێهێنیە تاگەر ئەوەی کە پێی وتموتە ئەمە کەسێکە کەگەر لی قومێ بکەێتە خوارێ ئازارێکی پێ بگا نەتوانێت بەڕێگادا بڕای ئەمە ئیکەینە کۆڵمان بەم کەرەستەیە ئەمە هەموو گەشتێک پێتە لەگەڵ خۆتا ئێبەی یان ئەمە چەندێک زەڕورە هەموو گروپێکی شاخوانی کاچێ کەسێکی واهی کەرەستێکی واهی پێبێت بەدڵنیاییەوە ئەوەی کە باسمان کرد نازام لە بەرچاوە ئەگەر پیشانمان بدایە ئەمە شەهالێکە تقریبن دەوری هارنز دەبینێ بەڵام لە کۆڵە پشتا بۆ هەڵگرتنی کەسەکان ئەمە بۆ هەموو گروپێک زەرورە دانێکی ئەوای هەبێ یاخود ئەوەتە بە شێوازی دیکە بە حەبل بتوانین بەکاری بێنی بۆی ئەو زانیاریەمان هەبێ کاتێک کەسێک پەکی دەکەوێت ئەوە نەبێ بڵم من پەکەم ناکەوێ بەتوانام باشترین شاخەوان قاچ خزانێکە شتێکە پەکێکەوێ ئەگەر ئەمەد پێ بە کار ئاسانی ترە لە باتیەوەی کە تۆ حەبل و شتیکە بەکاربێنی ئەتوانین لە ئاسانی لە کۆڵی کێت و بێنی طبعاً زۆر سپاس بۆ هەمووتان گفتوگۆیکی جوان بیرروڕایەکی جوان لێرە پشوەکەی نیوی ڕێگامان تەواو کرد بەڕێ دەکەوینەوە بۆ شوێنەواری ڕەبەنە بۆیە لەوێ گەشتەکەمان خۆشتر و بە پێستر بکەین و لێش پێمان هەیە با بڕین چاندی گەڕم لە شاران چاندی گەڕم لە شاران نامدی کەس وەک تۆ جوان بێ نامدی کەس وەک تۆ جوان بێ نەشمیلانەکەی جاران چۆن دابێ نێومان وەبەر یانە یادی سەیرانەکەی نێوداران بریندارم 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 ئێستاش مەیلم هەرماوە ئێستاش مەیلم هەرماوە دڵ یەکە و ناگۆڕاوە. کاک شەهرام دوای پشووی دووەم کە نانمان خوارد گەشتینە ئێرە کە بە پەرستگای ڕەبەنە ناسراوە وەکو ئەبینین پلیکانەیەک لێرە پێ پلیکانێکی تر لەوێ ئەمە هەمووی لە شاخکە هەڵکۆڵراوە سەبەردەکە ئەو تاشە بەردەزلانە کە لە توانای هیچ مرۆڤەکان نییە بهێنێ و لەسەرێک داینێ و پەرستگایکیش لەو بەرە ئەتوانی وەصفێکی ئێرەمان بۆ کە ئێرە چی بووە هیچ چ سەردەمێکە؟ بەڵێ وەکو پێشتر باسمان کرد ڕەبەنە یا ئەم شوێنەواری ڕەبەنە شوێنی پەرستش بووە هی سەردەمی زەردەشتیەکان بووە میرەکەی لەو بەرەوە بووە لەو بەر ئەم ئەو دی و ئەم شاخەوە کە میرقولی پێڵێن میرەکە لەوێ چۆن ئەمارەتەکەی هەبووە لەوێ لێرەش ئەمە شوێنی پەرستشەکەی بوو ئەگەر تەماشا بکەی ئەمە قادرمانە هی ئێستا نییە هی هەزاران ساڵ لەمەوە پێشە سەردەمی زەردەشتیەکانە کە دروست کراوە ئەو تاشەبەردانەوەکو جەنابەت تاشەبەردانە زۆر گەورەیە وەکو چۆن ئەهرامەکان بە تاشەبەردی زۆر گەورە دروست کراوە سەرسوڕهێنەرە کە ئەم تاشەبەردەزلانە ئەوە لە سەریەکیشدانراوە توانایەکی لە ڕادەبەدەر بە دڵسۆزیەک و دڵسۆزی بۆ پەرستشەکەیان کە ئەمە زۆر زۆر ئیمانێکی ئێجگار
بەتوانا بوو کە لەمانە دروست بوو کە شوێنێکی لەم چەشنە بکەن و ئەم وەکووتمان لەو بەریشەوە و لە سەروتریش ئاتەشگەی لێیە کە شوێنی عیبادەتە وەک لە خوارەوە دانێکی هەر لێبوو ئەمانە شوێنی پەرستشی زەردەشتیەکان بوون میرەکان کە ڕەبە نەشان پێوترێ ئەمانە شوێنی عیبادەت بووە عیبادەت باشە بۆچی پرسیارێک لێتەوە وازم لە دیبیتەکەشا باسی ئەومان کرد بۆچی شوێنی پەرزگاکان عادەتەن و نەک هەر لە کوردستانە نەگەری زەردەشتی لە هەموو جیهانە لەو پەڕی شارستانیە دوورەکانیشەوە شوێنی پەرزگاکان دوورە لە شارستانیەتەوە لە شوێنێکی زۆر چۆڵەوانی و دوور دەست کاتێک ئەگەر بتەوێ گەڕانەوەیە لە ڕووی سایکۆلۆژیۆ بگەڕیتەوە بۆ ناو داخلی خۆت پێویستیت بە شوێنێکی ئارام و هادئە ژینگێکی پاکیش ئەمە یەک دوو هەمان ئەو ژینگە پاکە گەڕانەوەی ئەمان بۆ ناو ئەم سروشتە بەشێکی علاقی بەو کاتی شەڕەکانیش هەبووە کە زیاتر هاتوونەتە ناو شوێنە ئاسیەکان بۆ مانەوەی ئاینەکەیان کە بە پارێزراوی بهێنەوە بۆ پاراستنی ئاینەکانیان ئەم شوێنانیان هەڵبژاردووە و هەر لێرەشەوە توانیم بچینەوە سەر دیدی ڕوانینێکی کە بۆچی ئاگر لە ناو میلەتی کووردە و لە ناو ئاینی زەردەشتیشە بە جۆرێک لە پیرۆزی هەیە کە ئەمە بەشێک بووە لە چکە شوێنی معبەدەکان و شوێنی پەرستشەکانیان هەمیشە شوێنە کوێستانی و ساردەکان بووە کە پێویستیان بەو ئاگریژە بۆتیایە ئەم پاکبوونەوە ئەم دوورکەوتنەوە بە بڕۆی من گەڕانەوە بۆ ناخی خۆت گەڕانەوە بۆ دیدە ڕۆحانیەکان پێویستی بە دابڕین هەیە لە ناو جیهانی عەقڵ و بەشەریەتە بۆیە هاتوونەتە ئەم شوێنانیان هەڵبژاردووە تاوەکو دەرونێکی ئارامتر ڕۆحێکی پاکتر ئیلتیقایان و تێکەڵاوبوونیان لەگەڵ چۆن لە عارفا شتێک هەیە پێڵێن تەجەلابوون ئەم تەجەلابوونی ئەم کەسە دینیانە لەگەڵ خوددایە لەم شوێنانە دەستیان ئەکەوت لە ناو خەڵکە نەیانەتوانی ئەو تەجەلایە بکەن ئەو تێکەڵاوبوونە لەگەڵ خوددایە دروست ببێتەوە ئەو شوێنی بەرامبەرمانە ئێستا ئەیبینین دیواری داتاشراوە بە زۆر بە شێوەیەکی ئەندازیاری جوان داتاشرا و دیواریشی هەیە بۆ دەرەوە پێچێ ئەوە بۆچی بەکاران هێنابێت ئەمە وەکووتمەمانە شوێنی پەرستش بووە و شوێنی معبەد و پیرۆزی بووە و ئەو داتاشراویانە بۆ شوێنی مانەوەی ئەو ئێرە ساڵی چەند دۆزراوەتەوە ئێرە بەپێی ئەو سەرچاوی کە من خوێنمەوە لە ساڵی 93 کە توانرا بنووسرێتەوە کە هەیە ئەگینا وەکو پێشووتریش مەسەلەن ئەمە شوێنی پێشمەرگە کۆنەکان بۆ کاتی خۆی ئێریان بینیوە بەڵامی تر پێشمەرگە وەزیفەیەکی تری هەبووە کە مەسەلەن لەگەڵ ئاسار باسانی و ئاسار کنۆپشتنینێکی بۆ کراوە شتی کۆنی تا بدۆزرێتەوە هەر لە ساڵی پێم وا بێن 92 بوو شەید غەریب هەڵەدنی لێرە تاتە بەردێکی بەردەزلی کە لە مۆزەخانی سلێمانی لێرە دۆزراوە بەڵێ کاتی خۆی کەەوە بووە دەست خۆش زۆر سپاس کۆتا پەیام بۆ خەڵکێتە ئەم شوێنانە چییە بەڕای جەنابەت بۆ خەڵک ئەوەیە کە پیرۆزیەکان تکایە بپارێزن ئیتر بە هەموو ئایدایەکی جیاوازەوە بەڵام ئەمە مێژووی میلەتێکە ئەمە علاقی بەسەر ئایدیا و فکریتۆوە نییە پاراستنی ئەم شوێنە ئەمە پاراستنی سەروەتێکی نەتەوەییە کە ئەبێ بپارێزرێ ئەمە یەک دوو هەمان ژینگەکەی کە زۆر پێویستە ڕابگری بۆ شاخەوان من هەمیشەیە قسەم کردووە لە زۆربەی چاوپێکەوتنەکان شاوتومە کەسێکی ئاساییش ئەکرێ ژینگە پارێز بێ بەڵام ناکرێ و ناشێ و نابێ شاخەوان بیت و ژینگە پارێز نەبی ئەی ڕەفیقانی تەریقەدی دەریدیشقیم چارەکەن یان بەجاری بمکوژن جەریگم بە خەنجەری پارەکەن سەد حەکیم هاتوو علاجی ئەمبری نای قەت نەکیر
تو علاجي دردك كم كازوب اللقمة نمرة روجي جاجنا لە کۆتایی گەشتەکەمانە کۆتایی بەرنامەی گەشتوانیشە تا ئەڵلقەی داهاتوو لە شوێنێکی تر و بابەتێکی تر بێک دەگەینەوە هەر شاد و بەختەوە بن وزەچم جانتاکەمێن لەگەڵ ناڕۆم صد حكيم هاتو علاجي